تا ئێستا ئەم بودجێ نەچۆتە بواری جێبەجێکردنەوە کە ئەمانە وەکوتم 15 ڕۆژی ماوە بە دنیای گۆڕانکاریەوە ئەگەری پێداچوونەوەی هەیە و چەندین کار و پرۆژەی دیکە هەر لەسەر ئەوە وەستاوە پێویست دەکا کە بزانین ئایا ئەم بودجێ چۆنە و بە تایبەتیش کە بۆ 3 ساڵ بوو چۆنە بێت ئێمە میوانداری بەڕێست دکتۆر جەمال کۆچەرمان کردووە کە ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق و بەشێکی ڕاستەوخۆ لە دۆکەوە لەگەڵمە بێ دکتۆر سلااوت لەبێتوم کاتت باش دکتۆر هەر بەڕاست پێمان بڵایە ئەم بودجەی کە دیاری کرا بوو بە پێی ناوەڕۆکەکەی بۆ 3 ساڵ بوو ئەنی ئەم بودجەیە کە دیاری کرا بوو بۆ 3 ساڵ بوو یاخود بۆ ئاوایە بۆ بەم شێوەیە بله زۆر سپاس سڵاوت خودلتەوە هەمی بینەر و بیسەرت کەی 24 بن بودجە بۆ 3 ساڵایە و بۆ ساڵێکەیە بۆ 3 ساڵایە یعنی بودجە ناڕاوستیتن بۆ نمونە بودجە 2023 سەرفکردناوێ نەڕاوستیایە السیهۆئێکی 12 بۆچی چونکو مەدەنگێدا یا بەردەوام بیتم بۆ 3 ساڵە یعنی بودجە ساڵە 2023 درێژیە 3 ساڵە دێتە سەرفکردن یا ساڵە 2024 درێژیە 2 ساڵە دێتە سەرفکردن یا 2025 درێژیە ساڵێکێ بەس بۆ ساڵێکەیە چونکو ئەو جەداولێت مەدەنگل سەرداییەت 2023 بتەنێبوون لەوە حکوومەت یا پێتڤە بودجە 2024 وەک جەداول فڕێکەتەن بکێمی ئەلگەل هەندێک گۆڕانکاریەت هەندێک دەقادا یا بودجە 2025 فڕێکەتن بەی فڕێکردنەوەوان حکوومەت نەشێتن چ سەرفکەتن بلی بودجە تەشغیلی ئەلگەل وێ ئیستیثماریە 2023 دا دکتۆر دەبوو ئەم هەموارە کەی بکرایە یانە بوو کەی بکرای و کەی جێبەجێ بکرایە یاخود دەبێ ئێستا کەی بکرێت وەک یاسایە ئیدارە مالیت بێژیتن پازدەی دە بۆ هەر ساڵێکێ پێتڤە وەزارەتە دارایی وەزارەتە پلاندانا پێکڤە وی ڕەشنوێسی فڕێکەنە ئەنجومەنێ وەزیران و ئەنجومەنێ وەزیران تماوەیەکی قیاسیدا بۆ 2 هەفتەیە دەنگیل سەر بدەتن و تعدیلات سەر بکەن و بێتە هەناردن بۆ پەرلەمانی بەس ئەوە چ جارانە چێ بوویە هەمی گاڤایە گیر و بووی و زۆری ناجاراژیش سەرێ ساڵت بۆریتن شنیکا داخل بیتن ئێکش سلبیاتێت کۆ دەنگدانا بۆ 3 ساڵە یا 2023 هاتیەکردن ئەوەیە حکوومەتێ پارە یەلبەردەستی هەی سەرفکەتن لەوە بن فشارەکە مەزنینە کۆ بودجە 2024 یا 25 لە زێلێ بکەتن باشە دکتۆر لە بودجەی 2023 نرخی نەوت بە $70 دیاری کرا و بەڵام بینیمان لە جیهانە نرخی نەوت بەردەوام لە سەر $70 بوو لە هەموارە نوێیەکە ئاکرێت دەستکاری نرخی نەوت بکرێ یا خۆ هەروەک خۆی جێگیرەکرێ بدیتنا من هەر وەکی بەرێ دانن چونکو ئەف نرخێ هەیە ئەڤە نرخێ بازارێ گشتیە و ساتێتە فرۆتن مەتێچۆی گازەیە هەیە ئۆلگەل يعني احتمالات هاتنا خاري وبلند بناويجي هي چونكو بودجا عراقي في جاري قالك عجزات دا هي وقالك باراي بيويستال 2024 و 25 بيتا صرف كرن احتمال تفكيرك تدا بيتا كرن يعني اسنظانم كا يا جهاندية ما هر وكي خويا بس اگر عجز قالك مازن بيتن وحكومتي قالك بروجه هبن ال 2024 داخل كتن احتمالا نچار بيتن جهورينت ودا بكتن تايبتي اگر برلماني يعني چه صلاحيات ندانا خوش تجارة دي وقبيل نكر چه جمارجي بين نخاره باشا دكتور جمال او گۆڕان کاریانەی کە گرنگە بەلای ئێوە و ئەتانەوێت تێیدا بکرێت چییە؟ ما گۆڕانکاریەت هەین سەر ئاستی عێراقی بێنەکردن و ما گۆڕانکاریەت هەین سەر ئاستی هەرێمێ دەقی گرێدای هەرێمێ سەر ئاستی عێراقی وێتن جەداولێت نیبێنیە 2024 کە حکوومەتێ چ گۆڕانکاری چێ بوویەت بودجە تەشغیلیدا وەک موچە وەک تێچۆی وەزارەتە ئۆلگەل چیە ئستیثماری بەشێ وە بەرهێنانێک کە چ تشتێنی لە زێدە بوویە گەلک پرۆژە یەت هەین ئەلگەل وان تێچۆیەوە پارێت 2023 نهاتیە صرفکردن معناوێت گۆڕانکاریەت باش تێدا بێنەکردن ما هەندێک دەقت هەین وەختێوان خلاص بۆ یعنی 2023 هاتنە جێبەجێکردن ئەو وێت یان بێنە دەرێ یان جی تعدیل بێنەکردن ئەگەر پێویستی بتعدیلێ هەبیتن
ما یادیه هی گردای پرمه و که می دسته گرانکاری وید چه بن گرانکاری هایی که بش موچه فرمان برا و خانه نشینو اوت همی جورت موچهی بین جدا کرن اش بجا هرمه و خالایی که وید بتا کرن چونکو بریار دادگاه فدرالیه یا دویت چوی گازه ویتن تعدیل تدا بتا کرن او جی اکشوان بریارت هات یدان و اتفاق سیاسی کو بتا کرن یا سیه احتمالا بتا کرن اویا کو بجا 2023 دا بحثی هنده کری کو هکر گاز نچیتن ده پرکا تانکر را دست کن او هاتنا برس اردوغان بو عراق او سردان او بو حرمه هم نزانین که در انجام ویده گازا حرمت رکا جهان را چیتن آن اگر بچیتن معنای ویتن تعدیلت وان دقاش دا بیتا کرن اویت ابگازه جیوه گریده باشە دکتۆر ئەو خشتانەی باسیەکەن ئەو جەدۆلانەی کە ئێوە باسیەکەن بەپێی ناوڕۆکی مادە یاساییەکەی ناو بودجەیە باشە ئەگەر داوای گۆڕانکاری بکرێتەوە تا ئەکرێت مادەکانی ناو بودجەکەش بگۆڕدرێت یعنی ئەمە ناکۆکی دروست ناکات لە ناو پەرلەمانە نعم قالك تشتهي قريدايب يعني الجدول دهيت ناف دقادا نينا بونمونا بابت متش فرمان برا ما هيج دقائق نينا بحسي بكتن ما بابت خانه نشينا هيج دقائق منينا بحث بكتن الا برياره كبدان كو زيديه كيلب كان لو جدول بتني يعني قرانكاريه دينا كرن هندا قرانكاريه يت امبيجنت مظنينن بونمونا رعايه اجتماعيه اش مليون كاس زيادتر يبخوفا جرتين او مليون كاس فيتن بجا 2024 دا راتبت وان بين دانان ما هندا جري بست هين يت كرينا هميشي فيتن او مچوان يني بچيتت بجدا اف قرانكاريه توصا ایان جیت چویا که یه بودجه تشغیلی اما یا استثماری هر وزارتک بودجه خود جدا فرد کته نو مفروض هر وزارتک که هر دامودزگاه که هر پارزگاه که بودجه خود فرد کر بیتند وی ماویدا بو وزارت پلاندانان دیکت جدول کو دفر کتن بو وزارت دارایی دیف وی دهات البردستی هی یان دی نفسی و هلیتن یان دی کمتر لیکت یان جی دی گرانکاری مناقلت ناو بینوان داکتن باشە ئێستا 15 ڕۆژمەوە بۆ پشووی یاسادانانی پەرلەمان ئەنی ئێوە پێشبینیەکەن بەو 15 ڕۆژە هەموارە بکرێتەوە ئەو بودجەی 2024 بگاتە لای ئێوە اگر بیت هنارتن وان 15 روزا دا و گفت که ام دیشین تشریع کین اگر ام داخلی پشوی بوین هرچند همی گاوا پشو دو هی و ام کین هی و که ام تمدید کین اگر خوب بیت پشوجی و گفت که دستورت بجیتن هر گاوا که حکومت بودجه هنارت پرلمانی نچار او دی بین ودان اخو بریتن و بیتن بودجه تشریع کتن لوا هیچ بربست البر هندینی نکو چونکو ام دنزیکی پشوی بین بله بەڕێز دکتۆر جەمال کۆچەر ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق لە دۆکۆ ڕاستەخۆ لەگەڵمان بووی سوپاس بۆ بەڕێستە